ئێوارەتان باش هەموو لایەک زۆر بەخێراتن سەر و سەرچاو خۆمتان پێناسێنم من لۆنا بەکرم و لە کامی دڵمەوە سوپاسی ئامادەبوونی یەک بە یەکتانەکەم کەم ئێوارەیە کاتتان تەرخان کردووە بۆی لێرە بن. هەڵبەتە پێش هەموو شتێکەمەوێ باز لە گرنگی ئەم سیمینار و کۆڕ و کۆبوونەوانە بکەین کە ئاشکرایە بۆ هەر یەکێ لە ئێوە و ڕەنگە بەشێکی سەبەبی هاتن و ئامادەی ئێوە بێ کە گفتوگۆکردن هەمیشە ئەگەر وەڵامدانەوەش نەکات ئەگەر دیدار و سیمینارێکی لەم شێوازە وەڵامێکیش نەیاتەوە لانی کەم دەرفەتی دروستەکە بۆەوەی کە گفتوگۆ ببێت و گفتوگۆ بنەمای دروستبوونی معریفەیە هەمیشە و ئەو گفتوگۆیەوە کە لێک تێگەیشتنی زیاتر دروست بێ بۆیە سوپاس کە لێرە ئامادەن. بۆی کە داخڵی ناونیشانی بابەتەکە بکەین کە ساکار کاری لەسەر کردووە ڕەنگە باشترین جملەیە کە لێوەی دەست پێ بکەینەوەیە کە دەنگ بە تەنها شەپۆلێکی موگناتیسی نییە یاخود لەرەیەکی موگناتیسی نییە بەڵکو دەنگ زۆر جار ئەکرێت ناسنامەی مرۆڤێک بێ و بنەمای ئازادیەکانیشی بێتە ئەندازەیەک و ئەمە ڕەنگە ئەگەر پێش ساکار نەکەوم هەوێنی دروستبوونی ئەم سیمینارە بێ و مەوێت ینی پێش هەموو شتێک ڕەنگە زۆرینەی ئەوانی کە لێرن ساکار لە نزیکەوە بناسن بەڵام حەقێکی پێبین بۆی کە تا ئەندازێک ئەرک و چالاکیەکانی و ڕابردووی بناسێنین. ساکار نامێ بڵم 89 لە دایک بۆ بەڕاستی چونکە مانگی 11 ئەتوانین لەسەر نەوەتەکانی حساب بکەن و ساڵی 2008 پەیمانگای هونەر جوانەکانی تەواو کردووە و کۆلێژی هونەر بە دڵنیاییەوە دواتریش چۆتەوە ئابلین زانکۆ لەوێ بەشی ئیسنۆمۆسیکۆلۆجی تەواو کردووە 4 ساڵ لەوێش لە مەجالەکەی خۆیان کە دەرفەتەیە بۆی کە لێکۆڵینەوە و توێژینەوە بکات لەسەر میوزیک زیاتر قاڵ بۆتەوە و بەرهەمێکیشی هەیە کە جارێکی دیکە هەوڵێکی شخصی خۆیەتی لە بواری میوزیک کە کتێبێک کە ڕەنگە زۆرینەتان دەستان پێڕای گەیشت بێت. ئەمەوێت ینی بەر لەوەی کە بچمە لای ساکار و لەسەر ناوەڕۆکی بابەتەکەی قسە بکە بە چارچەوەیەکیش دانین بۆ ئیشەکانمان بە دڵنیاییەوە گفتوگۆکانمان هەر لەسەر ئەم ستەیجە نامێنێتەوە و ناوەڕۆکی سیمینارەکەی و نابێت دەرفەتەین کە کۆتایی ئەم سیمینارە گفتوگۆکردن بێ و بە دڵنیاییەوە ئەو سەرنجانی کێواتان بێت سیمینارەکە و بابەتەکە و گفتوگۆکە تێر و تەسەلترەکات و مای بایەخە بەلای ئێمەوە و شتێکیش کە نامەوێت لە بیریکەین ئاماژەیەکی پێبینەوەی کە هەر ڕۆژی سێشەممە 4/8 لە هەمان کاتا 5:30 لە هەمان ئەم هۆڵە سیمینارێکی ترە بێت کە لە نێوان ڕۆژنامەنووس بڕوا بەرزنجی و نووسەر و ڕووناکبیر و مامۆستای زانکۆ دکتۆر مەریوان وریاقانە بە ناونیشانی شار چییە و بۆ کێیە هەر حەزم کرا ئاماژەیەکی پێ بم بۆی کە گەر دەرفەتتان هەبێت لەو سیمینارەش ئامادە بن. من نامەوێت لەمە زیاتر کاتی سیمینارەکە بگرم و ئەمەوێت دەرفەت بم بە ساکار کە خۆی لەسەر ئەو بنەمایانەی کە دەنگێک بەر لەوەی یان خەونێک بەر لەوەی کە ببێ بە دەنگ چەند ترستەیە پەڕێنێ و بە تایبەتی ژنێک بەر لەوەی گۆرانی بۆ دڵی خەڵک بڵێ چۆن لەگەڵ دڵی خۆیان جەنگێ و ئەو شەڕانی کە ڕوبەڕوویە بنەوە چییە و ئەمە دەرفەتەیە بۆی کە کەسێکی وەکو ساکار توانێت توێژینەوەیەکی بچووک تا ئەندازەیەکی لەسەر بکە. ساکار سپاس کە ئەم ئیشەت کردووە وەکو ژنێک توانم ئەمەت پێ بڵم کە سەرنجە خۆت سەر ژن و دەستە خۆش بە ماندوو نەبی بە پرسیارێکی زۆر ساکار دەست پێ بکەین وەکو خۆت
چی هەوێنی ئەم بابەتت بوو و چی وای کرد بڵێ ژن بۆ گۆرانی ئەڵێ؟ ئێوارەتان باش، بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان، زۆر پێزانینم هەیە کە لێرەن. هەڵبەتە ڕەنگە باشترین شتێک کە ئینسان بتوانێت لێکۆڵینەوەی لەسەر بکە و یاخود قسەی لەسەرکە، یەکەم شت خۆیەتی، دواتر بچێتە ناو کۆمەڵگاوە. من ژنم وەکو هەموو ئەو ژنانی تر کە با بڵێن قسە تەقلیدیەکە کە ئەڵێ نیوەی مجتەمەع، نیوەی کۆمەڵگای ئێمە، بەڵام من ئەشێت لێرەوە سەرچاوی گرت بێ ئەم بابەتە کە من زۆر کات ئەزمموی گۆرانیکردنم لەگەڵ خۆمە تاقی کردوتەوانێ لە دانیشتن و کۆڕی هاوڕێیانە ئەم ئەزمونم تاقی کردوەوە بە تەنیا. هەندێک جار هەستەکانم زۆر ناخۆش بوون کە ئەزمموی بۆ نەگۆران، ڕەنگە هەستێکی ناخۆشمە بووبێ کە ویستومە گۆرانیەک بڵێم یا بەدەم شۆفێریکردنەوەیە بەدەم هەر شتێکی ژیانی ڕۆژانەتەوەی. بۆیە بۆ من گرنگ بوو لێرەوە لەم هەستەی خۆمەوە هەوڵ بەم لە ژنەکانی تر تێ بگەم، چونکە پێم وایە سروشتی ژن جیاوازە لە سروشتی پیاو. دوو سروشتن کە دواتر بە وردی تۆزێک ئەچمە ناو بابەتەکەوانێ. هاتم لێرەیە ئەوەی کە بۆ من گرنگە هەستەکانی ژنە لە ناو گۆرانیەکە چۆن نەتوانێت دەری ببڕێ و بە دەربڕینی ئەم هەستانە چی ئەگوزارێت. و هاتم توێژینەوە، ینی سەری مەجموعەیەک توێژینەوەی زۆرم کرد و بەستمەوە بە بەشێک لە زانستی وزە و زانستی پاراسایکۆلۆژی و بزانم چۆن ئیشەکە بابەتی دەربڕین یاخود ئەو هەستانەی کە ئینسان کە مرۆڤ دەری ئەبڕێ. بۆیە هاتم لێرەیە سێ کۆمەڵەم دروست کرد. کۆمەڵەیەکیان ئەو هونەرمەندانن کە لە ناو هونەران ئەزمموی گۆرانی وتنی خۆیانەکەن. کۆمەڵەی دووەمیان ئەو خاتونانن کە دەنگیان خۆشە بەڵام دەرفەت ڕێگان نەبووە یاخود دەرفەت نەبووە یاخود خێزان ڕێگریەکی گەورەیە لە بەردەم ئەوەی کە ئەم توانایە بێتە دەرەوە. کۆمەڵەی سێمم هێنا کۆمەڵی خاتونن کە هیچ سەرەداوێکیان لەسەر هونەر نییە، بەڵام بە درێژای ڕۆژەکە ئەکرێت گۆرانیەک بەناو ئەم هەستانەی ئەم ژنەیە تێپەڕبێ. سێرم کرد هەمویان هاوبەشن لەوەی کە بەڵێ گۆرانی ئەکرێت دەرچەیەک بێ بۆ ئەوەی کەستەکانی خۆیان دەربڕن کە دواتر قسەی زۆرێکیان لێرە دائەنێمەوانێ و قسەی لەسەرەکەی. داخڵ بە و با بزانین بابەتەکان چین؟ لە ناوڕۆکی شاگە پرسیارێک دروست بوو پێشەوەی کە ئەوان قسە بکەن هەنە پرسیارەیە ڕەنگە بیانکەین. لێرەیە بە کورتی باسی ژنەکەم. میوزیک لە دنیا لەژێر زۆر کاریگەریایە، لە کوردستانیش هەڵبەتە لەژێر هەندێک کاریگەری لایەنی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و زۆر بابەتایە. لە کاتێکە ئەکرێت ئەمانە پرۆژەی گەورەی بەشێک لە دەستگاکان لە دامەزراوەکان لە ڕێکخراوەکان بن بۆ ئەوەی توێژینەوەی قوڵی لەسەر بکرێ لە بەردەمەوەی کە بۆ ئێمە ڕۆڵی خانممان کەمە لە ناو بوارەکەیە. ئەگەر سەیری کورتەیەک لە مێژوو بکەین، ئێمە ژنمان کەمە لە مێژووی خۆمانە، ژنمان زۆر کەمە کە گۆرانی وتبێ. ئەگەر هەش بوو بێت ڕەنگە دەرفەت نەبوو بێت کە بۆ نمونە تۆماری دەنگی هەبێت. بەڵام ئەگەر بگەڕێینەوە بۆ فۆلکلۆری کوردی سەیرەکەین، ژن توانیوێتی لە فۆلکلۆری کوردیە باشتر هەستەکانی خۆی دەرببڕێ لەبەرەوەی دەرچەی زۆر بووە. بۆ نمونە کوشت و کاڵی کردووە، مەشکەی ژەنیوە، ئاژەڵداری کردووە. ئەمانە کۆمەڵێک کۆکار بوون بۆی هەستەکانی خۆیان دەرببڕن. من زۆر ناچمە ناو دیتێڵی ئەم بابەتەوە چونکە بابەتێکی زۆر ورترە و ئەکرێ ئاڕاستەیەکی تر بێ. بەڵام بۆ گەڕانەوە بۆ ئەم بابەتە کتێبەکەی مامۆستا بوار نورەدین دەنگی مێنە لە فۆلکلۆری کوردیا زۆر بە وردی باسی ئەوەکە کە بۆ نمونە ژن چۆن شعری نووسیوە، ئەم تێکستانە چۆن دەربڕینێکی تەواوە لە هەستی ژنبوونی خۆیە. لێرەیە بینین کە ژن تا ڕادەیەک ئەتوانین بڵین ئازادی باشتر بووە، ئازادی باشتر بووە. مەبەستەکەمانەوە نییە لە ئێستا باشتر بوو بێ، مەبەستمانەوەیە کە بەشی خۆی ئازادی هەبووە. یان لەو کۆنتێکستەیە مەبەستە. بەڵێ ئەو بۆنانی کە ژن دەنیتە هەڵبڕیوە لە بەرووی بۆنەیەکی
ژنانەمان هەبووە بۆنەی پیاوانەشمان هەبووە ئێمە هەر نمونونەکان بۆ نمونە کوشت و کاڵکردنمان هەبووە هەرەوەزی کوشت و کاڵمان هەبووە کە هەمویان بە هەرەوەزی بۆ نمونە گۆرانیان وتووە من هەمیشە نمونەیەکی دایکم لە خەیاڵەکەڵێ بە هێنانەوەی کۆڵ و چیلکە لە شاخەکان من بەندێکمە و هاوڕێکەم بەندێکی ترێ و ئەوی تریان بەندێکی ترێوت بەدەم تووتنکردنەوانێ ئێستا پرۆسەکەم بیر نەماوە ببورن یعنی بۆ منە هەر یەکەمان بە جۆرێک بۆ نمونە بۆ یەکتریمان ئەسەندەوانێ ئەمە مێژوویکی کورتە کە ئێمە ئەتوانین بڵین تا ڕادەیەک ژن دەنگی تیا هەڵبڕیوە ئازادی پیا و لە هەمان کاتی حرامکردنی دەنگی ژنا لە دوای هاتنی کۆمەڵێک گۆڕانکاری لە ناوچەکە و ئیسلامی سیاسی بۆ ناوچەکە وردە وردە دەنگی ژن حرام کرا ئەو کاتێکی تر دەنگی ژن خەریکێتە دەرەوانێ بەڵام سەیرەکەین ئێمە لەم کاتەیە پیاوان بە ئازادی گۆرانێڵێن و گۆرانیکەنیشان لە چوارچێوەیەکایە کە ئێستا گوێی لێ بگرینەوە گۆرانی هەفتاکان هەشتاکان تا نەوەتەکان و تا ئەم دوایانەش بۆ نمونە هەڵانێکی زۆرە بە لە شولاری ئافرەتە ئەی تۆ لەم لاوە ئەمە لێرە دووفاقیە دەتوانین بڵێن دروستەکە یاخود دوو لاین دروستەکە تۆ لەم لاوە ئازادی لە ژن زەوتەکەی بەڵام پێت ئاساییە پیاوێک گۆرانی بە لە شولاری ژنێکە هەڵبا من هەڵبەتە لەمەیانە ئەوە نیم بڵێم لەگەڵیانی ئەمەیان ئازادیەکە لەناو گۆرانی وتنەوە کێشەمان لەگەڵیانە بەڵام باسی ئەم دوو لاینە کەم کا بۆ نمونە لێرە تۆ دەنگی ژن حرامەکەی بەڵام پێت ئاساییە پیاوێک بۆ نمونە بە شانوباڵی ژنێکە هەڵبات نمونونەکانمان ئەگەر سێری نمونونەکانمان بکەین ئێمە لە ناو گۆرانی کوردیا ئەوەی کە هەیە کۆمەڵە ژنمان هەیە ئێمە بەڵام بۆ نمونە یەکێک لەوانە زوڵێخایە زوڵێخا خاتونێکی دەوارنشینە کە بۆ نمونە بە کۆمەڵێک زەحمەتی و بە کۆمەڵێک قورسیاتەیە پەڕێ دواتر ئەم قورسیانە وای لەیەکە لە شوێنێکە خۆی و زەڕبەکەی کۆمەڵێک بۆنە ئەکا ئەچێتە ناو حەفلەکانەوە لە حەفلەکانە گۆرانی لە ئاهەنگەکانە گۆرانی ئەڵێ بەڵام بەداخەوە ئەمە زۆر درێژە ناکێشێ و لە ڕووداوێکی تەمومژاویە ئەم خاتونە ئەکوژرێ دواتر نمونەی ئایشەشانمان هەیە کە هیچێکە لەو خاتونانەی کە بۆ نمونە هەمومان چیرۆکی ئایشەشان نەزانین کە بە چ زەحمەتێک بە چ قورساییەکە ئەو کۆمەڵە گۆرانیەی تۆمار کردووە کە ئێمە ئێستا گوێمان لێ بێت یعنی ئەم خاتونە دەربەدەری و لێیان و تەنانەت بەر چەقۆ و بەر دنیایەک شتکە ئەمەش بەشێکە لەو قورسی کە ئەم خاتونە پیاە تێپەڕ بووە مێژووی ئێمە زۆر کورتە دایکی جەمالمان هەیە کە ئەتوانین بڵین کۆمەڵێک تۆماری زۆر بچووکی هەیە ئەمە بەس لە سنووری باشوور بڵێ من لە سنووری باشوورە بڵێ ئەڵێم ئەگەر سێری هەستی ڕاستەقینەی دەنگی ژن بکەین من پێم وایە من وەکو خۆم چۆن شیرپێدان بەشێکە لە فسیۆلۆجی ژن بوون ئەشێت گۆرانیش بۆ بەشێکی زۆری ژن دیوە معنەویەکەی بێت ئەو دیوە بێت کە دەربڕینی تیاکە چونکە یعنی هەمومان وێن زۆر کات ڕەنگە ئەو وێنێمان لەبەر چاو بێت کە دایکێک لە تەواوی سەرقاڵەکانی خۆیە سێرەکی زۆر سەرقاڵە پەستانی زۆر لەسرە بەڵام ئەو کاتێک کە مناڵەکەی ئەخاتەوە باوەشی خۆی شیری ئااتێ سێرەکی دەسەکا بەلایلایە ئەمە ئەگەر لە ناخەونەیە بۆ ئارامکردنەوەی خۆی لە ناو دەرەوە شتێکی تر نییە کەواتە شتێکی ترمان نییە لێرەیە ئیلا ئەبێ ئەم لایلایە ئەم گۆرانیە ئەم دەربڕینە بەشێک بێت لە ئارامکردنەوەی دایکێک بۆ مناڵەکەی بۆیە پێم وایە خاتونێک ئەگەر بە تەواوی باوەڕێەوە بەرامبەر گۆرانیش بوەستێتەوە باوەڕی پێی نەبێ لە شوێنێکە لایلای هەر بۆ مناڵەکەیەکات دەنگی ژن و گزارشکردن لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە لێرە کۆمەڵێک وتەی ئەو خانتونانە ئەو هونەرمەندانە خەمە ڕوو کە قسەیان بۆ کردم کە قسەم لەگەڵا کردوون گۆرانی وتن بۆ من شەڕیمانەوە بوو لە سەرەتاوە من لە ناو چوارچێوەیەکی ئاسنی نابووم بۆیە گۆرانی هاوارێک بوو بۆ من شەڕی ژیانم لە ڕێگەی گۆرانیەوە کرد هونەرمەند کانی هیچێک لەو دەنگانەی هەمومان کەم تا زۆر بە ئیشەکانی ئاشنین
یەکێکە لەو خاتونانەی کە توانیوێتی ئیشی زۆر جوان بکە و ستایلی جیاواز شێوازی جیاواز لە ناو میوزیکە تاقی بکاتەوانێ کانی پێی وایە گۆرانی وتن بۆ ئەو لە چوارچێوە ئاستینەکەی دەریهێنا و هاوارێک بوو بۆ ژنبوونی خۆشی و ناخۆشیەکانم ئازار و شادیەکانم لە ڕێگەی گۆرانیەوە دەرەبڕم بۆ خۆم بێت یا خەڵک ڕێناس یەکێک لەو کچانەی هەمومان بەردەنگی کەوتوین ئەزانین کە یەکێکە لەو دەنگە نەرمانەی کە زۆر زۆر بەدڵەوە ئەنیشێت گۆرانی وتن پەیوەستە بەبوونمەوە لەم ژیانە کە پڕە لە خۆشی و ناخۆشی سەختی و قورسی خۆشەویستی و ئازار بۆیە بۆ من گۆرانی وتن یەکسانە بەبوونم کەویار هەمومان بەر کۆمەڵێک گۆرانی زۆر جوانی ئەم خاتونە کەوتوین گۆرانی وتن لە 100% بەستراوەتەوە بە تەواوی هەستەکانمەوە کیژان تەواوی هەستەکانم لە گۆرانی وتنا دەرەبڕم زۆر کا دڵخۆش بووم بەڵام کە تێکست و میلیۆندی گۆرانیەکەم نووسیوە و تومە گۆرانیەکە غەمگین بەرەماتوە دێرێ ئیچێک لە خاتونە گەنجەکان کە خۆشی لێرە ئامادەیە خاتوکەویاری ژەر ئامادەیە ئەمە ئەم دێڕی سەرەوە بۆ من جێگای وەستان بوو تۆ ئینسان لە گۆرانیە ژنێک لە گۆرانیە بزانە چۆن ئەتوانێت ئەزمموی هەستی خۆی بکە ئەم دڵخۆشە بەڵام کە سەیرەکات لە ناوەوە کە میلۆدی و تێکستەکەی داناوە گۆرانێکی غەمگین بەرهەماتەوە کەواتە ئەبێ شتێکی پەستان لێکرا و هەبێ لە ناوەوانێ بۆیە ئەمە بەرهەم هاتووە ئەم دوو خاتونەی تریان دوو خاتونی دەنگخۆشن بەڵام دەرفەت نەبۆ بێنە دەرەوانێ بەداخەوە دەنگی خۆیان هەڵبڕن گۆرانی وتن بۆ من چێژبەخشە شوێنی دەربڕینی هەستەکانمە گۆرانی ماڵی هەستە وەک پێشانگایەکی هەستە ئەرێنی و نەرێنەکانی خۆمەی بینم گۆرانی وتن بۆ من ژیانە گرێ گەورەکەی ژیانم ئەوەیە کە نەمتوانی دەنگم بەرمە دەرەوەی ماڵەکەم ئەم دوو خاتونە هەردووکیان ئەزمموی گۆرانیەکەن لە ناو چوارچێوەی ماڵ و خێزان و دانیشتنی هاوڕێیانەیە هەردووکیان هاوڕان لەسەرەوەی کە ئەم گۆرانی وتن بۆ ئەوان دەرچەیەکی زۆر زۆری هەستەکانە لە ڕێگی گۆرانیەوە توانن و لە تەواوی ئەم قسانەی کە ئێستا بینیمان ئێمە پێم وایە من پێم وایە وەکو باوەڕی خۆم کە بەڕاستی ژن بۆیە گۆرانی ئەڵێ بەشێکی زۆری ژن بۆیە گۆرانی ئەڵێ کە تەواوی هەستەکانی لە گۆرانیە ئەتوانێت بدۆزێتەوانێ تەواوی ئەو هەستانەی کە ناتوانێت دەربڕینیان لێ بکە لە کۆمەڵگایەکە کە ئەکرێت دەست و قاچی گرتبێتی ئازاد نەبی لە ڕادەربڕینی خۆتە لە بیر و باوەڕەکان تا ئازاد نەبی بۆیە گۆرانی دەرچەیەکی باشە هیچێک لەم هاوڕێیانە کە گۆرانی لەم دوو هاوڕێی کە ئێشتا ئێمە ئاشنا نەبووین بەدەنگی قسەیەکی کرد بۆ من زۆر جێگای سەرنج بووتی من هەندێک جار لە ڕێی گۆرانیەوە هەستێک تاقیەکەمەوە کە پێشتر تاقیم نەکردوێتەوە من بۆ نمونە ینی من هەستی داوەڕانم نەچەشتووە بەڵام سێرەکەم لە گۆرانیە کابەر ئەم هەستە ئەکەوم کە ئەزانم بۆ نمونە مرۆڤێک ئەگەر لە خۆشەویستەکەی لە ئازیزێکی دا ببڕێ چۆنە لێرەیە ئێمە سەر بابەتێکی تر دەنگ لە ڕووی فیزیکیەوە کە دواتر ئیبەسمەوە بە کۆمەڵی تێژینەوەوانێ ببورن پێشەوەی بچمە سەر ئەم بابەتە کۆمەڵێک توێژینەوەمان هەیە ئێمە لەسەرەوەی کە بەڕاستی گۆرانی وتن و نووسین و هەمینگ ئەوەیە کە ئێمە نووزەنووزێکەکەین لە بەردەم خۆمانەوە ئەتوانێت کاریگەری زۆر باشی لەسەر هەستە نەرێنیەکانی ژن هەبێت و بە کەڵەکەبوونی ئەم هەستانە کاریگەری لەسەر دەماغی دروست دەکات بۆ نمونە ئەگەر ژنێک گۆرانی بڵێ یاخود بنووسێ لە ڕێی نووسینەوانێ لە ڕێی گۆرانی وتنەوانێ ئەتوانی بەشێک لە هەستە نەرێنەکانی دروست ببێ ئیتر ئایا دۆخێکی سترێسە دۆخێکی شڵەژانە هەر دۆخێکی ترە کە بەردەوامی هەیە لەگەڵیا ئەمە وەکو پشت ڕاستکردنەوەی قسەکانە کە چۆنەکرێت ینی ئەو کەپتکردنە و خۆ خواردنەوەیە کاریگەری بکاتەوە بەش بە توێژینەوە بە فعلی زانستەمەی سەلماندووە کە چۆنە ڕنگ خواردنەوەی دەنگە کاریگەری بەڵێ لە ڕووی فیزیاییەوە گۆرانی زمانی پەیوەندیە وزەی ژیانەوە لە مرۆڤ چالاکەکە لە کتێبە کۆنەکانە پێمانەڵێ وزەی ژیانەوە پەیوەندیدارە بە وزەی خالقەوە لە سێشتا خۆی ئەبینێتەوانێ یەکەمیان
وشەسازیە، دووەمیان هونەرە ماتماتیکە. ئێستا باس بە وردی باسی وزەی ژیانەوەکەم کە چۆن لە ئینسانە لە مرۆڤ ئیشەکە. ئەگەر سەیری گۆرانی بکەین وشەسازی و هونەرە، ئەگەر سەیری میلۆدی و مۆسیقاکەشی بکەین سەیرەکەین بەشێک لە ماتماتیک لەم میوزیکەیە هەیە، کەواتە ئەکرێ گۆرانی بە تەواوەتی هەر سێ خەسڵەتەکەی وزەی ژیانەوەی تێدا بێ. دواتریینە سەر جەمسەرەکان. ئێستا باسی جەمسەرەکانتان بۆکەم. هەموو شتێک لە گردونە، ئەمە جەمسەرەکانە، هەموو شتێک لە گردونە جەمسەرێکی باکوور و باشووری هەیە. ئەم وزەی ژیانەوەیە کە بە مرۆڤ تێپەڕێ، وزەی چالاکیەکی تر بە جەستەی ئەیە. ئەمە لە ڕووی زانستەوانێ 100% پژڕاز نەکراوەتەوە، بەڵام وەکو بەشێک لە ئەزمون خەڵک تاقی کردوتەوانێ. بۆ نمونە خەڵکێکی زۆر وەکو زانستێکی کۆنی هەندی ئەتوانین بڵێن ئیسفادەی لێکراوە. لێرەیە ئەم وزەی ژیانەوەی کە تێپەڕ ئەبێت بە ئیمرۆڤ لە شوێنێکیانە کە ناوچەی قورگە یەکێک بە 7 مەڵبەندا تێئەپەڕێت. یەکێک لەوانە قورگە کە کاریگەری لەسەر دەربڕینی تەواوی هەستەکانی مرۆڤەیە و بە وەستاندنی ئەم شوێنە وزەی ژیانەوە لە مرۆڤەیە قەتیسە بێ، یان لە شوێنێکا پەکێکەوێت، یان لە شوێنێکا پەکێکەوێت. تۆ ئەم وزەی ژیانەوەیە پێویستە بە شێوەیەکی بازنەیی یاخود گەردەلوولی بە مرۆڤ تێپەڕێ. ئەم شتە بەس لە مرۆڤ شانیە، لە هەموو لە زەڕێکی کوانتەمەوە تا هەسارەکان تا گردون ئەم وزەی ژیانەوە پیاە تێپەڕە بێ. و مرۆڤیش بێبەش نییە لە وزەی ژیانەوەی. بۆیە بە قەتیسکردنی ئێرە، بە قەپاتکردنی ئەم کە ناوی ئەنیان چاکرا یاخود مەڵبەندی وزەی ئەکرێت بەشێک لە مرۆڤ بوەستێ، یاخود ئەم وزەی ژیانەوەی لە مرۆڤ بوەستێت. ئەمە ژوێنەیەکە کە پێمانەڵێت. لێرە من ئەیبەسمەوە بۆ شوێنەی کە دەربڕین بۆ ژن و بۆ پیاوی زۆر گرنگە، بەڵام ژن ڕەنگە بتوانێت لە ڕێگەی گۆرانیەوە باشتر ئەم ئەزمونە بکە. جیاوازی ژن و پیاو ئێستا ئێمە سەر ڕەهەندە کۆمەڵایەتیەکان یاخود ئەو ڕەهەندانەی کە لە ناو کۆمەڵگایە. جیاوازی ژن و پیاو لە بوون بە هونەرمەندە. یەکەم تایتڵ بۆ دەست پێکەم ڕێگاکە بۆ پیاو ئاسانە. پیاوێک گەرەوەندەی هەستی کردنی خۆشە، یەکەم شت خێزان بووی یەکەم شت خێزان پشگیری ئەکات و دەرکەوتنی ئاسانە. بەڕاستی زۆر کێشەی نییە بە چیەوە دەرەکەوێ، تێکستەکەی چۆنە هەڵێ بژێرێ، لەگەڵ چێە ئیشەکە، لەگەڵ چێە ئیژناکە. بۆیە دەرفەتەکان بۆ پیاو ئاسانترە بۆ دەرکەوتن. ژن بۆ دەرکەوتن دەبێت زۆرتر بیر لە سەختەکان بکاتەوە. ئەمە قسەی زۆرێک لەو هونەرمەندانەیە. یەکەم ترس بۆ خاتونێک کە ئێوێ بێتە دەرەوە گۆرانی وتنە، ئەوەیە کە بێوێ هەنگاوێک بنێ و بێتە دەرەوانێ گۆرانی بڵێت. بەڵام ئەو کاتی یەتە دەرەوە پێشەوەی هەنگاوە کە بنێ کۆمەڵە سەختی هەیە لە بەردەم ئەم خاتونەیە. ئەوی ژۆیە کە چۆن دەرەکەوم، بە چیەوە دەرئەکەوم، دواتر لەگەڵ چێە ئیشەکەم، تێکستەکەی کە هەڵێ بژێرم ئەبێ چی بێ، چۆن بێ. ئەو ستودیۆی کە کاری تۆمارکردنی لێ یەکەم ئەبێ کوێ بێ. بۆیە سەختیەکان بۆ ژن زۆر زیاترە وەک لە پیاوێک لەم کۆمەڵگەیە، لە کۆمەڵگەی کوردیە. لەگەڵەوەش کە ئەیبەسمەوە بە خاڵی سێمەوە تێڕوانینی کۆمەڵگا بۆ جەستەی ژن بیر و باوەڕێکی ئەتوانین بڵین تایەسە نەرێنیە. یعنی زۆر کات تۆ بە جلی کوردیەوە، ئێمە هونەرمەندمانەیە لە ڕابردووە بە جلی کوردیەوە زۆرترین دەرکەوتنەکانی هەبوو، بەڵام هەر تووشی تانەوتە شەر بۆوانێ. ئەگەر بە جلێکی غێری کوردیشەوە دەرەکەوێ سیرەکەی هەر ئەبێتە جێگای سەرنج و جێگای قسەکردن. بۆیە دەرکەوتنەکان بۆ ژن زۆر قورسە. و لەگەڵ چیا ئیشەکەیت. بۆ نمونە تۆ ینی ڕووی دەمم لە هیچ کەسێک نەبێ، شوێنێک هەیە علامەتی ئیستفهامی لەسەرە، لە ڕووی کەسایەتیەوە کەسێکە، تۆ کەسبەی ئەچی لەگەڵ ئەم کەسەیە ئیشەکەی، لەگەڵ ئەم ستۆدیۆیە ئیشەکەی بۆ نمونە لا ئیرادیەن، یعنی بەبێ ئاگای خۆت علامەتێکی ئیستفهام لەگەڵ یەکەم دەرکەوتن تا ئاچێتە سەرە. چونکە خەڵک زۆر کات تۆ ئەبەستێتەوە بە شتانەی کە لە چواردەوری تۆن، ئیتر کۆمەڵگەکەتە، ئەو شوێنەیە ئیشی لەگەڵاکەی، ئەو گروپە هونەریەیە یا هەر شتێکی ترە. بۆیە
هەمووان هاوڕان هونەرمەندەکان ئەوانەی کە دەریژ نەکەوتون کە بەڵێ دەرکەوتن بۆ ژن ئەگەر بتوانیت هەنگاوێ بنی زۆر گرنگە بەڵام ئەو کاتی هەنگاوەکە شەنیت و هیتە دەرەوانێ دەیان جار قورسترە و بەردەوامیان بەم دۆخە یاخود بۆی کە ئیشی هونەری بکەی جارێکی کە بە هەمان شێوە قورسە. یعنی لێرە عفو من لەجێی ڕەنگە پۆینتە باشی نەگەیشتە لەجێی بینەرەکانی شمێتەوە پرسیارە بکە ینی مەبەستەکە لێرە ئەوەیە کە کەمتر سەرنج لەسەر لایەنە هونەریەکەی یانەوەی کە بۆ نمونە ئەگەر هەموو هونەرمەندێک لە جیهانە بیر لە هونەر بکاتەوە بە نێر و بمێەوە ببیر لە قورسایی هونەرەکەی بکاتەوە بیر لە ناوڕۆکی هونەرەکەی بکاتەوە لەوێ ئەوێ چی پێشکەش بکە تۆ زیاتر سەرنج بخەیت سەر ئەوەی لێرە کێشەیەک پێش مەسەلەی هونەرەکە دێتە پێشەوە کە بابەتی ژن بوونەکەیە. بەڵێ لەبەرەوەی کۆمەڵێک بیر و باوەڕی لەسەر ژنێکەیە کەیەتە دەرەوە گۆرانیاڵێ و هەموو ئەو هونەرمەندانی کە لە ناو بوارەکەشان بەشی خۆیان قورساییان چەشتووە. یعنی هونەرمەندمان هەیە ئێستا زۆر دیارە بۆ نمونە لە ناو ئەم خاتونانایە کە قسەم لەگەڵ کردووە ئەڵێ من تاکە پشگیریم باوکم بووە کە هاتوومەتە دەرەوانێ من ئێستش لەو کاتی کە دەرکەوتم تا ئەم شوێنی تەمەنم بۆ نمونە من کەسی زۆر نزیکم هەیە خاڵم هەیە مامم هەیە حاشای لێ کردوم و نایەوێت قسەم لەگەڵاکە ئەنی کێشەکە لێرە ئەوەیە زۆر کات خێزان سەپۆرتی شتەکە پشگیری دەکا بەڵام سێرەکەی لە دەروی خێزانەکەی خۆ کە بازنەی دووەمتە پشگیریت ناکە ڕەفز ئەکاتەوانێ لە کاتێکا تۆ ئەگەر دایک و باوک ڕێگە بەمە بە نابێت یعنی بۆ نمونە تۆ مامێک خاڵێک بەڕاستی هەستێ بەمەی کە بۆ نمونە تۆ ڕەفز کاتەوە تەنها لەبەرەوەی کە دوای خەونێکی خۆت کەوتووی کە دوای حەزێکی خۆت کەوتووی کە دوای ڕێگاکەی خۆت کەوتووی. زۆرێک لە خێزانەکان بۆ نایەنەوەی کچەکانیان گۆرانی بڵێن ئەمە قسەم لەگەڵ کۆمەڵی خێزانە کرد لەوەی کە بۆچی نایەنەوەی کچەکانیان گۆرانی بڵێن کەوتنە بەر نەفرەتی کۆمەلگا لە بەرەوەی خێزان و تاکیش بەردەوام لەو ترسایە کە ڕەفز بکرێتەوە کە قبول نەکرێت بۆیە خێزان لێرەیە خۆی ئەبەستێتەوە بە کۆمەلگاوە و ئەترسێ بە دەرکەوتنی کچەکەی بەر نەفرەت بکەوێ و قبول کراو نەبێ و قسەی بێتە سەر. دوورکەوتنەوەی مناڵ لە خەونی دایک و باوک بەشێک لە دایک و باوک حەزەکە ئەو خەونەی خۆی نەی بۆ مناڵەکەی بۆی بەدیبێنێ ئەی بۆ لێ ناگەڕی مناڵەکەت خۆی ئەزمموی خەونی خۆی بکە ئیتر گۆرانی وتنە گیتارژەندنە هەر بابەتێکە با هونەر نەبێ شتێکی کە بێ لەبەرەوەی بەشێک لە دایک و باوک و بیر و باوەڕی کۆمەلگا لەسەرمەیە کە پێمان وایە مناڵەکانمان هەرە بێ دکتۆر بێ ئەبێت دەرمانساز بێ ئەبێت مهندیس بێ مامۆستا بێ ئەندازیار بێ پارێزەر بێ بەڵام پێمان عیبە کچەکەم گۆرانی بێژ بێ گۆرانی بڵێ لە کاتێکا گۆرانی وتن بەهرەیەکە یعنی لەکەم مرۆڤ هەیە کە بتوانێت گۆرانی بڵێ یاخود ئەزمموی مۆسیقا و هونەرێک بکە. بۆیە لێرەیە دایک و باوک دوای خەونی خۆی ئەکەوێ حەزەکە مناڵەکەی دوای خەونەکەی دایک و باوکی بکەوێ نەک دوای خەونەکەی خۆی. بوون بە هونەرمەند دوورکەوتنەوە لە ڕەهەندە کۆمەڵایەتیەکان لێرەیە لەبەرەوەی بیر و باوەڕێک هەیە لەسەر ئەو بازنەی کە هونەری تایە بیر و باوەڕێکی باش نییە با هەمومان بڵێن چۆن بیر و باوەڕێک هەیە لەسەر میدیا کە باش نییە بیر و باوەڕێکیش هەیە بۆ هونەر وایە بۆیە زۆر کات دایک و باوک لەوە ترسێ دیسانەوەی بەسمەوە بە خاڵیەکەوە یەکەمەوانێ کە لە ڕەهەندی کۆمەڵایەتی دوورکەوێتەوانێ قبول کراو نەبێ لە ڕەفزا بێت و خەڵک ڕەفزی کاتەوانێ. خۆبەستنەوەی خێزان بە ناو ناوبانگ و دەستگرتن بە ژینگەی کۆمەڵایەتیەوە بەشێک لە خێزانەکان لەبەرەوەی ناوبانگێکیان هەیە نایەنەوێت ئەم ناوبانگە لە دەست بن ینی نمونەی خاتونمان هەیە ئێستا گۆرانی هەیە لە ناو یوتیوبە بۆ نمونە خاتونێکی دڵخۆشە بریا بیتوانیا بێتە دەرەوانێ و کۆنسێرتمان بۆ بکات و بەڵام سێرەکەی خێزانەکەی پێیان وتووە لە ماڵەوە ستۆدیۆیەکی بچووکو بۆ دروست دەکەین بەڵام بمەرجێک گۆرانەکانیشی چۆن بڵاوەکەی تۆ بڵاوی کەرەوە بەڵام بمەرجە نابێت دەمو چاو دەرکەوێ نابێ بزانن کچی کێیت ئەمە دەستگرتنی کۆمەڵایەتیە ئەمە خێزان دەسەگرێ بە پێگەی و شوێنی خۆیەوانێ لە کاتێکا هونەرکردن ینی ئەگەر بینە سەربەها هەموو شتێک لە دنیا بەهای خۆی هەیە هونەرکردنیش بەشێکە لەو بەهایە. شوێنێکی تر کە هاتە سەر ڕۆڵی ژن
خۆی هاتمە سەر ڕۆڵی ژن لەبەرەوەی ئێمە کۆمەلگا یەکسانە لەوەی ژن و پیاو بۆ نمونە چۆن هەردوو لە چۆن ئەم باڵانسە ئەپارێزن چۆن ئێمە ژنمان هەیە پیاویشمان هەیە پیاویش بەشێکە و ژنەکەش بەشێک ینی ژن لە دەرەوەی ئەم بابەتە نییە بۆیە بەشێکی پەروەەردە بەدەست ژنە من لەگەڵ سیستمی پیاو سالاری و ژن سالاریانیم لەگەڵ ئەوەیان کە ئێمە حساب بۆ مرۆڤ بوون بکەین بەڵام بەڕاستی ژن بەشێکە لە دروستکردنەوەی کۆمەڵگەی پیاو سالاری و زاڵکردنەوەی و بەشێک لە دایکان نایەنەوێت مناڵەکەیان ئەزمونێک بکە و پێی ئاساییە دایکێک پێی ئاساییە مناڵەکەی بێ بە گۆرانی بێش بەڵام سێرەکەی زۆر کات ڕێگری لە کچەکەیەکە دوای خەونەکانی خۆی بکەوێ دیسانەوە هەر جارێکی کە ترسە لەوەی کە پێگە کۆمەڵایەتێکە ئەترسەکان لەسەر ژن زۆرە دیسانەوە ڕەبتێکەمەوە بم بابەتەوانێ کە ترس لەسەر پیاو نییە ترس لەسەر ژنە بۆیە ژن خۆی جارێکی کە بەشدارە لەوەی کە کاریگەری هەبێ لەوەی کە ئێمە کەمترین ژنمان هەبێ لە ناو هونەرە پێوەری کۆمەلگا بۆ خاتونانی کە دەرکەوتون و دەرەکەون ئێمە کۆمەڵی خاتونمان هەیە لە ڕابردووە ئەتوانین بڵێن زۆر جوان دەرکەوتون بە جلوبەرگێکەوانێک کە کۆمەلگا قبوڵێتی کە گۆرانی جوانیان وتووە بەڵام ئەشێت دانەیەکمان هەبێت لەگەڵ کلتورە یاخود لەگەڵ هەندێک بەهای کۆمەڵایەتیە نەڕۆشت بێت بۆ خەڵک ئەمە بۆ من ناوەکو توێژەر بۆیە خەڵک چیەکە خەڵک سەیری ئەمە ئەکا زۆرینەکە نابینێ ئەمە ئەبینێ کە لە ناو هونەرە بۆ نمونە بازێکی یاوە یان جلوبەرگەکەی بە دڵی خەڵک نییە یان تێکستەکەی یان میوزیکەکەی بە دڵی خەڵک نییە بۆیە لێرەیە چاوەکە لەسەر ئەوەیە چاوەکە لەسەر نمونەیەکی وەکو کانی و کیژان و کەویار و ئەمانە نییە کە بە جوانی دەرکەوتون سەنگینی خۆیان پاراستووە لێرە شادیسان و بابەتێکمان هەیە کە مەسەلەی کللتور پارێزیە ژن خۆی بەشێکە لە مەسەلەی کللتور پارێزی ئێمە لێرە من دوو نمونە هێنمەوانێ کە من ناتوانم ڕەت لەسەر ئەوە بم و بۆ چونیش لەسەرەوە نایم کە کامیان باشە کامیان خراپە ئێمە نمونەی بانەمان هەیە خاتونێکی گەنجە و گۆرانی ئەڵێ دوای حەزەکانی خۆی کەوتووە دوای ڕێگاکەی خۆی کەوتووە بۆ شێوەی کە ئەوێ گۆرانی ئەڵێ گۆرانی بەرهەمەهێنێ بۆ من و تۆ بەدڵمانە بەدڵمان نییە ئەمە ڕێگاکەی خۆیەتی بەڵام خاتونێکی ترمان هەیە لەم لاوە لە پێشترە بۆ نمونە لۆکە زاهیرمانە بوو کە قبول کراو نەبوو بەڵام ئێستا شانازە باشە خاتونێکە بە جلوبەرگی کوردیەوە دەرەکەوێ بۆ خەڵک قبول کراوە ئەمەیان بۆ خەڵک قبول کراو نییە بەڵام ئەمەیان قبول کراوە ئێستا گرنگ نییە بۆ نمونە خاتو شاناز لە فۆرمەکەی ترا نەماوە ئێستا لە فۆرمێکی جلی کوردیا دەرەکەوێ گۆرانی کە ئەم گۆرانیە فۆلکلۆرەکان ئەڵێتەوە ئێستا سەیرەکەی قبول کراوترە بۆیە بەشێک لە ژنەکان دەستیان بە کللتور پارێزیەوە گرتووە لێرە ئەم باسەکەم لەسەر من نییە کە ئامە دەست بە کللتورەوە بگرین باشەیان خراپ بەڵام من دیدی کۆمەلگا دیدی خەڵک بەستەوەکو قۆزاخەیەک وایە ئەم کللتورە جاری کە بەکارێتەوە بۆەوەی کە با بڵین وەکو چەترێک بۆ پارێزگاری لە نەفرەتی کۆمەڵایەتی بڵێ ئەنی جارێکی کە جاری وایە بۆ نمونە خاتونێکە ئێوە ڕێگایەک بگرێت کە لە ڕێگای ئەوانی تر ناچێ بەڵام جارێکی کە کۆمەلگا بە مەجبوری یەتەوە هێنێتەوە بۆ ناو ئەوەی کە کللتور پارێزی بکە بۆ ئەوەی قبول کراوە بێ گزارشتی ژن لە ناو تێکسی گۆرانەکانە ئێمە هەستی ژنانەمان کەمە لە ناو گۆرانیە ئەو بەشێک لە خاتونەکانمان بە کەڤەرکردنەوەی گۆرانی دەست پێەکە ئەمە شەهر بەستۆتەوە بە ئەو شتانی کە پێوەندیان بە ژن خۆیەوە هەیە بە ژن خۆیەوە بە ترسەوە کە بۆنمە بە کەڤەر دەست پێەکە ئێستا ئێمە سەر ئەو بابەتە ئەم گزارشتەش پێ دوایە هەر بەڵێ بۆ نمونە ژنێک ئازاد نییە لەوەی کە بۆ نمونە تێکستێک هەڵبژێرێ کە لەگەڵ هەستەکانی خۆیان ئەگونجێ یان چیرۆکی خۆی چیرۆکێکم هەیە چیرۆکی ئازارێکە چیرۆکی دابڕانێکە بۆ نایی بکەی بە گۆرانی بۆیە هەستەکەی هەستی خۆی نییە هەستی ژنبوونی خۆی نییە یەت تێکستێکی یان هۆنراوەیەکی پیاوانە ئەهێنێ ئەم ئەزمموی ئەم تێکستە ئەکا لە کاتێکە ئەزمموی دابڕانی هەستی پیاوێک لەگەڵ ژنەکە جیاوازە خۆشەویستێکەشیان جیاوازە
چونکە بە گوێرەی هەموو توێژینەوەکان پێمانەڵێ ژن لە ڕووی هەستەوەرەوانێ بەهێزترە ئەتوانێ باشتر هەڵمژی هەستەکانی خۆی بێ بەڵام پیاو لە ڕووی سیستم سازیەوە زیرەکە ئەمە بابەتەکە لێرە ئەمە نییە بڵین پیاو بێ هەستە یان بۆ نمونە ژن لە ڕووی سیستم نەخێر ئەمە سروشتی ئەم دوو مرۆڤەیە ژن لە ڕووی هەستەوە بەهێزترە هەستەکانی باشتر ئیشەکە بەڵام پیاو لە ڕووی سیستم سازی و لۆژیک و مەنتیقەوانێ بەخۆتە بۆیە کاتێک پیاوێک لە ڕووی لۆژیکەوە شعرێک لەسەر دابڕان نووسێ لەگەڵ هەستەکانی ژنێکە یەک ناگرێتەوانێ بۆیە بەشێک لە تێکستەکان کێشەمان هەیە کە ژن بۆ نمونە تێکستی پیاوانن و ژنەکانمان بەر ئەو تێکستانە کەمتر کەوتون کە باسی ئازاری ژنبوونێکەکە بۆ نمونە لە مەرزیە ئێمە بەر گۆرانیەکە کەوین لەو ڕۆژەوە چاوم بە دنیا هەڵێنا بۆ نمونە لەم گۆرانیە بەر ئازاری ژنێکە کەوین کە بۆ نمونە کاتێک کچی ئەبێ کە ئەمیش کە سەیرێکی توانێ لەم گۆرانیە تێکستەکەی ژنێک نووسیوێتی لە ڕووی هەستەکانەوە سەیرەکەی ژنێک ئەمەی نووسیوە بۆیە ژنێک کاتێک گزارشتی لێیەکە باشتر ئەتوانێت ئەدایی بکە نەبوونی چیرۆکی ژنانەشمان هەیە هەرێ بەسمەوە بابەت یەکەمەوە ئێمە لە بەرەوەی ژن ئازاد نییە لە هیچ ڕوویەکەوە ینی تەنانەت و کاتی هەنگاوەکە شەنێ یەتە ناو هونەرەوانێ ئازاد نییە لەوەی کە چیرۆکەکەی خۆی بکات بە گۆرانی چیرۆکی خۆی ئێمە لێرەیە بۆ نمونەی فەیروزێنمەوەی چێکە لەو خاتونانەی بۆ نمونە بەشێک لە گۆرانەکانی چیرۆکی لە پشتەوەیە بۆیە توانای مانەوەی تا ئێسایاوە بەخۆی ئەم گۆرانی بێژە چونکە چیرۆکی لە پشتەوەیە چونکە باوەڕم وایە کە شتێک لە هەستی ڕاستەقینەی ئینسانێکەوە بێ ئەگاتە خەڵکیش کاتێ تۆ چیرۆکی خۆتە ئەیکەی بە گۆرانی لەگەڵ چیرۆکی مرۆڤێکی ترە زۆر جیاوازە لێرە ئیتر من بابەتەکەم تقریباً کۆتایی پێیە ئەکرا درێژتر بێت بەڵام لە ناو سیمینارێکە ڕەنگە جێ نەبێتەوە ئەمانە هەوڵی بچووکی تاکە شخصی خۆمن ئەکرێ ئەم بابەتانە لە زۆر ڕۆوانێ وەکو باسم کرد لە بیدایەتەوە ئیشی لەسەر بکرێ کۆمەڵگا ئیشی لەسەر بکرێ لە ڕووی دارایی ئابووری سیاسی هەموو شتەکانەوانێ کە بۆ ئێمە کەمترین ژنمان هەیە لە بواری هونەرە ئەم ترسە چییە کە ژن خۆی ڕێگرە لەوەی کە بێتە ناو بواری هونەرەوانێ و ئەگەر خێزانیش کە بەشێکی زۆریان خێزان پشگیریان نین بەداخەوانێ ئەگەر بۆ منە خێزانیش پشگیری بێ کەیەتە دەرەوانێ بەر کۆمەڵی کێشە و معاناتی زۆر زیاتر ئەکەوێتەوە دەستخۆش بێ ساکارماندوو نەبی پێشەوەی کە ئەوانی کە لێرە دانیشتون هەندێک پرسیارە ئاراستە بکەن چونکە دڵنیام ێستا بەشێک لەو پرسیارانە پێشبینی کراون کە دێت بە مێشکیانە هەڵبەت ئەو کاتی کە من باڵێن پرۆفایلێکی بچووکی ساگارم خستە ڕوو نەمیویست غەدریە بکەم کە هەندێک بەشم باس نەکرد بەڵکو ویستم هەڵیگرم بۆ ئەم پرسیارانە چونکە خۆی ئەم ئەزمموی گۆرانی کردنی ینی وتنی ببورن کردووە و ئەندامی گروپێکیش بووە کە تایە خانمانێک لە شاری سلێمانیا حزوریانە بۆ کەویش گروپێکی ژانی سلێمانی بوون و ڕەنگە ماڵی میوسیکی و هونەرکار تایە ئەندام بووە ئەمە ینی ڕەنگە بەسیترین پرسیار بێت کە ڕوبەڕوود بێتەوە کە ئەوە تا ئێمە ئەزمموی ئاوامان هەیە و گروپی کیژانمان هەیە لە سلێمانی و ڕەنگەدان و نمونەی ترمان هەبێ ڕوبەڕوو تەکرێتەوە ئەو کاتێک کە تۆکو بێ لەم توێژینەوە ینی وەکو ساکار لە ناو گروپێکی کیژانە بوویت یان وەکو خانمێک ویستوتە گۆرایی بڵێ هەستی ناوەکی ساکار وەکو ژنێک چی بووە باز لە بابەتی توێژینەوەکە بێنە کە بۆ خۆت پێ بەپێ لەگەڵ خێزانەکان لەگەڵ هونەرمەندەکان قسەت کردووە بەڵام هەستی ینی ناوەکی خۆتم ئەوێ ئێستا لەو ئەزمموی کە کردوتە لە گروپەکانە بوو بێت یان بە شخصی بوو بێت ئەزمموی من ئەتوان بڵێم ئەزممویەکی جوان بۆ چونکە ئەو ڕێگایە بۆ کە خۆم حەزم لێدی ئەو ڕێگایش بۆ کە من ئەمەوێ ئەو کاتی کە لەوێژ بووم کە لە گروپێکی ژانە بوون ئەمە لێرە بابەتەکە ئەوە نییە کە بۆ نمونە بڵێم قورسیمان نەبووە ئێمەش قورسیمان نەبووە زۆرێکیان لەو خاتونانەی کە لەو گروپەیە بوون دایک بوون ینی
زۆرینەی کاتەکان ئێمە مناڵەکان هەندێک لە مناڵمان هەبوو بۆ بەشێک لە سەفەرەکان لەگەڵمانە بووە مناڵمان هەبوو بۆ تەمرین لە ناو کاری کۆتەکەیە خاتونەوژین پێیەکە نە دیارە ئاگاداری بەشێک مامۆسانۆریش خۆی لێرە ئەو خۆی سەرپەرشتیاری گروپێکی ژانە و هەر خۆشی دامەزرێنەرە ینی چەند باسی معاناتی ئەوە بکەم کە ئێمە وەکو ژنێ پیاە تێپەڕبووین باز ناکرێت بە سەرما بە گەرمای ئێمە مناڵمان لەگەڵا بووە یعنی غیری ئەوەی کە ئەم خاتونە ئەهات ئەزمموی مۆسیقایە کرد ڕۆژتەوانێ مناڵی لەسەر بوو خواردن دروستکردن ماڵ پاکردنەوە کە ئەمانە بەشێکن لە چێژی ژن بوون من پێم وایە بەشێکن لە چێژی ژن بوون و ئەو کاتی کە لەوێ شابووم و بەشێک لەو خاتونانە گۆرانی بێژ بوون و لەگەڵمانە بوون ئەتوانم بڵێم هەستێکی زۆر خۆش زۆر جیاواز لە هەموو کاتەکانی ترتاقمما کرد پێدوانە ئەم دۆخە بۆن بۆ پیاوێکی هونەرمەندیش هەمان دۆخ بەیانی ڕەنگە ئێستا بەشێک خەڵک وا بزانن ستەمەکرێ کاتێک کە بە سەراحەتەڵی دۆخەکە بۆ پیاو ئاسانترە ینی ئەمەی کە ئێمە دۆخێکی هونەریمان هەیە و لە پاڵیشا دۆخێکی خێزانیمان هەیە بە بڕای تۆ کوێی تایبەتە بە کۆمەڵگەکە کە دروستی کردو و ئەکراوانە بەیان بۆ نەگەر هەلومەرجەکە و تێڕوانینە کۆمەڵایەتیەکە ئاساییتر بووە ئەکرا دۆخەکە بۆ ژنیش و بۆ پیاویش لە هەمان ئاستا بووە هەر خودی دروستکردنی کارێکی هونەری خۆی قورسی خۆی هەیە ئیتر ژن بێ یا پیاو بێ بەڵام پیاو لەوەیە کەیەتە دەرەوە بۆ نمونە ترسی کەمتر لەسرە چونکە لەبەرەوەی لە مناڵیەوە پیاو وا پەروەردە ئەکرێ لە خێزانە کە تاکێکی سربەخۆیە تاکێکی ئازادە و بەڕاستیش ئەنی نامێ زۆر بچمەوە بابەتەوە بەڵام شەرەفی خێزانەکە نابەسترێتەوە بە پیاوێکەوە زۆر کات شەرەفی خێزانێ هەڵگری قورسایی خێزانێ ئەبەسترێتەوە بە ژنەکەوانێ ئەبەسترێتەوە بە کچەکەوانێ بۆیە بۆ پیاوێک ئاسانترە چونکە دڵنیایە کە خێزانەکەی پشگیریەکە باشە و ئەشزانێ هەنگاوەکانی ئەگەر قورس بێ وەکو خۆی قورسە وەکو خۆی لە هەنگاوەکانە قورسە ترسی قسەی کۆمەڵگای کەمترە بەڵام بۆ ژنێک قورسیەکان زۆر زیاترە بەڵام من هەر یەک ئیزافەم هەیە ینی کە زۆر سەرنجی ڕاکێشامەوە بوو کە ئەو خانمانی کەوتی دەنگیان خۆشەویشتا دەرنەکەوتون تەنانەت ینی بزانن تابووکە لە چه ئاستێکە کە نایەوێ ناوی خۆشی بڵێ ئەی نایەوێ بڵێ و قسێ دەلالەتەکە لە منەوەی کە گۆرانی شوێنی هەستەکانی منەوە منەتوانم تیا باڵم هەبێ و خۆمی تیا دەربڕم نایەوێ هەر بڵێ منم هەستەشم هەیە ئەنەوە زۆر ینی هەم ئازار بەخشە هەم دۆخێکی سەیرە یەک هینی بچووکم بیتێ یەکێک لەو خاتونانی کە لەو دوو خاتونی کە قسەم لێ وەرگرتە بوون وتی ئێمە لە هەموو دانیشتەکان خێزانەکانە زۆر ئاسایی هەمومان بێکەوە گۆرانیەڵێن براکانم دەنگیان خۆشە باوکم دەنگی خۆشە هەمومان گۆرانیەڵێن بەڵام تی ئەو کاتی کە براکەم باسی گۆرانیەکە هیچ مشکلیان نییە بەس کە منەڵم گۆرانیە تۆمارەکەم هەموو چاوەکان لەسەرمە نا تۆ چۆنە بێ گۆرانی تۆمارکەی لە کاتێک ئازام ڕێگەکان بۆ ئەو کرا بۆ براکەم کراوەتەوە بەڵام بۆ من داخراوە زۆر باشە ئەگەر ئێوە شەرەفمەندمانکەن بە تێبانەڵێن پرسیار چونکە ڕەنگە ئەم بابەتە زۆر هەڵبگرێ و بابەتی ینی توێژینەوەی گەورەیە ئەمە بەڕاستی با نەچێتە قاڵبی کە هەر بۆڵە بۆڵ بکەین بەڵام مامۆستا دێمە خزمەتە بەڵام با ئەم قسەی بکەم ئەگەر قسەکانمان نەچێتە چوارچێوی بۆڵەوە کە هەمیشاڵین ئێمە لە زۆر شتمان نەقسە بەڵام مە ئیشی ئەکادیمیا گەورەکان و سەنتەری توێژینەوەمان هەبێ بۆی کە بزانێ ئەی چی بکرێ و چۆن ئەرکی کێیە کە حرەکەیەک بەم دۆخە بکە بۆیە بانەڵین پرسیار لە ساکار ئەگەر ئیزافەیەکتان هەبێ بۆ قسەکان نازان مایکتان لەلا هەیە ئێوارەتان باش دەستخۆشیم بۆ ویزگە نیوز کارێکی زۆر باشیان کردووە ساکارجان دەستخۆش ئافەرم زۆر سوپاس وابزانام یەکەم جارە جۆم لە مۆزیسیانێکی کچ یاخود ژن یا بڵێن خانمە مۆزیسیانێک بێت ئاوها سیمینار یا کۆڕ یا جۆ لە قسەکانی بگرین زۆر سوپاس بۆ بوێریەکەت دەستەکانە خۆش بێت بەڵام قەیناکە خەیناکە توانم جواب بێمەوە چەندێکی توانیم جواب دێمەوە
من نەمزانێ ئەمە سیمینارە یاخود توێژینەوەی ئەگەر توێژینەوە بێ ڕێکاری توێژینەوە جیاوازە ئەگەر سیمینارێکیش بێ جیاوازە پێم وایە بەوەی کە کۆتایی زۆربەی بابەتەکان باس لە ڕێگریەکانی لە ڕووی کۆمەڵایەتی و لە هەموو ڕۆکانی کەەوە ئەوە کرد کە ژنان گۆرانی ناڵێن یاخود نانە ناو کای هوەریەوە پێم وایە ئەوە ناونیشانەکەت بگۆڕیایە بەهۆی کە ئەو ئاکامی لە ئاخیرا زیاتر تەرکیزە لەسەر کرد ئاڵنگاریەکان بربەستەکان کەوای کردو نانە ناو دنیای گۆرانیەوە لە هەموو ڕۆکانەوە ئەوە بەڕای من عینوانەکەت دەستکاری بکردە بەڵام بەگشتی ئەوەی کە تۆی استیعرازە کرد نمونونەکانە لەسەر گۆرانی بێژەکانی سلێمانی زیاتر یعنی سامپڵەکەت زیاتر لە سلێمانی بوو و پێم خۆش و باسی مەریەم خانی شەب کردایە نازدار و ئەسفەر فەرهادە بکردایە و پەیمان عومەرە باس کردایە کە لە هەشتاکانە کاتێک دەرکەوت زۆرێک لە ئەو کاتەکە سۆشیال میدیاژە و یەک کۆمەڵگەمە زۆر دژایەتیان کرد و سەرەتای نەوەتەکانی ژەو خانمانی کە لە بواری گۆرانیان دەرکەوتن زۆرینیان بەرەو ڕووی ڕەخنی زۆر و تانەوتەشەری زۆر بوونەوە بەڵام زۆرینیان ئازا بوون بوێر بوون و بەردەوام بوون و ڕێگەکان خۆش کرد بۆوانی کە گۆرانی بێژەکانی دوای ئەوان بتوانن بێنە کایەکەوە و ئێمە لە دەنگی مێینە بێبەش نەبین و یەک شتی کەش وەڵا یەک زاراوە نووسی بوو کراکان چی ئەوە شتێک بوو تێنەگەیشت چی بوو ئەوە لە چاکراکان ئەوە لە بابەتی چاکراکان یعنی چی وڵات تێنەگەیشت یعنی چی ئەوە لە وزەی ژیانەوە باسم کرد کە لە وزەی ژیانەوە بە حەو ڕەنگ بۆ نمونە ئەمە لە ناو زانستی یۆگا و زانستی وزە و ئەمانەیە باسەکرێ بە حەو مەڵبەند هەژمارەکرێ لە ئینسانە کە لە مرۆڤە کە ئەتوانێت هەستی ژیانەوەی پێبا یەکێک لە شوێنەکان قورگە کە بە کەپتبوونی ئەم وزەی ژیانەوەیە لە مرۆڤە ئەوەستێت سپاس بۆ زانیارێ من هەرەوە نەم هەیە دووبارە دەستخۆشی لێ یەکەم زۆر سپاس دەکەم بەردەوام بە هیوادارم خانمەکانی کانیشمە بە تایبەتی لە بواری مۆسیقا خانمەکانی ئێمە زۆر کەمدون قسە ناکەن دەرناکەون چاوپێکەوتن ناکەن چ جای سیمینار و توێژینەوە هیوادارم خانمەکانی کە ئەو ڕێچکەی تۆ بگرنە بەر و زیاتری جۆمان لە دەنگی مێینە بێ لەم بواردا دەستخۆش جواب ببەمەوە کاکنیاز یەک جوابی بچووکە بەمەوە من ناوی نانێم توێژینەوە لە بیدایەتی شەو لە سەرەتاشە وتم ئەکرێ نای بنێم توێژینەوەیکی بچکۆلانە لە چوارچێوەی کۆمەڵێک هونەرمەندا خۆم و کۆمەڵێک شت کە خوێندومەتەوانێت کە خوێندنەوەم هەبوو بۆ هەندێ بابەت وتیشم کە ئەکرێت ئەمە بۆ نمونە هەنگاوێک بێ بۆی کە بتوانم توێژینەوەی گەورەتر بابەتی گەورەتر لە زۆر ڕووەوانێ کە بیخەمە ڕوو بەڵام ئەمەیان بە هەوڵی تاکە کەسی ناکرێ بەڕاستی و زۆر زۆریش قورسە لە کاتێکە منیش دایکم دنیایەک بەرپرسیارەتیم هەیە بۆ منە هەوڵم ماوە ئەم شتە بچووکانە لێرە و لەوێ کۆکەمەوانێ و سیمینارێکەکەم ینی ئەوەیە بابەتەکە بەڵام بەڵێ ئەکرێت بکرێ بە توێژینەوەی گەورەتر و ئیشی باشتری تیا بکرێت دەستخۆشمەوە ساسواز بە بەشداریکردن ئەگەر بکرێ هەر لە دواوە بەشداری هەبێت بۆی بەڕیز بینە پێشەوە ئەم پێ باشترە ئەگەر کەسێکی کە ئێوە مامۆستانەوە ژینە هەبێت ئێوارەتان باش ساکانیان دەستخۆش کۆمەڵێ زانیاری جوانە کۆ کرد بۆ و شێرەکرد لەگەڵمانە من دووشت سەرنجی ڕاکێشام کە یەکێکیان نازانم چۆن بەسەر توۆیان ڕۆی لەناو ئەهەم وردەکاریان غیابی ئاستی سەقافی ژنە گۆرانی بێژەکان لەکووا بوو لەم شتانی تۆ باس دەکرد ئەزانی یەکێک لە شتە گرنگەکان لای من بەپێی ئەو تەجروبەی کە هەمە بەرکەوتم هەبووە لەگەڵ خانمە گۆرانی بێژەکانە و هەتا ڕادێکی زۆربیان لەحنم بۆ داناون ئەزانی ئاستی ڕۆشنبیریان بەداخەوە کە ئێڵم زۆرم پێ ناخۆشە ئەم قسەیەکەم باوکە زۆر لاوازە یعنی هۆنراوەیەشان بەرێ ئەگەر تاعنی خۆشی بکات هەر بۆ تەڵێ ورد نییە لە ئختیاری تێکستەکانە ئاستی ڕۆشنبیریەکەوە ئەکات ئەگەر ئەحساسەکەشی پێبێت شتەکان نەمێنێتەوە ئەگەر ڕۆشنبیریەکەشی تەواو بێت ئەحساسەکە ناگات چکە بەدڵ نایڵێ ئەو شتە بەدڵ ناڵێ و ناشگات بەدڵی من ئاستەنگیت زۆر باس کرد منیش لەگەڵ پێژیانەکەی کاگنیازام ئەبووە ناونیشانەکە تۆزی ئەو دەستکاری هێوایە بووە نایڵێن والله ئەگەر بەم نوعە بێت بەم نوعی ئێستا بێ من لەگەڵەوەم هەر نەوترێ باشترە چکە هەندێک کار هەیە لە دایک نەبووە مردووە ئەوە ناچێتە قاڵبی هونەرێکی ڕەسەنی جوانەوە
ئاستەنگی زۆر هەیە و نەک لە مەجای هونەر و گۆرانی وتنا تەسەوەرەکە مهندسێکی شکە یەکەم جارە بێ بە مهندس ژنێکی مهندس کۆمەڵی ئاستەنگی هەبێ منێکی جۆگر کە گوێ لە عایشەشانە گرم لێ قەدەرم بۆڵێ ئەگەر خۆم بمێ سێرچەکەم بزانم چۆن و توێتی و بە چه حاڵێک و لە چ ستۆدیۆیەک لە کۆتاییە ئەو ئازارەیە وای کردووە کە ئەحساسە بە من بگات بۆ ئەو ئەحساسە ئەگات بۆ ئێستام هەموو شتە شەوترێ هیچی ناگات بەدڵ نامێنێتەوە لەبەر ئەوە من لەگەڵ ئەوەیان کە غیابی ئەحساس و غیابی ئاستی ڕۆشنبیریمان زۆر لاوازە خوێندنەوەمان نییە سێرچمان نییە مهم ئەوەیە گۆرانیە بڵێ من خانمی هونەرمەندەیە کاڵێ نەوژی خانکەی لە حنێکم بۆکەی بۆی یعنی چاوەڕێ وەکو یەلکەی پاکرا بیخیتە دەمێتەوە زۆر بەداخەوە دەسەکانە خۆش بێ و سەرکەوتوو بیت زۆر سپاس یەک جواب وەڵامی بچووکمە بێ بۆ قسەکانی تۆ من حەزم لێ نەبوو ببم بۆی کە ئاستی ڕۆشنبیری ئەوان هەڵسەنگێنم یان شتێک بەڵێ ئەزانم ئاستی ڕۆشنبیری مایکەکە ئازارگیان ئەوەی شەکە لە بناغە ئەساسیەکانی یعنی خانمێکی گۆرانی بێ شێرێکی نالی لەبەر نییە چۆن ئەو ئەساس نییە بە قوربان ئەی نابێت ئەو ئاستە ڕۆشنبیری هەبێ شعرەکان لێک بکاتەوە ئەنج بتوانێت ئەو تێکستە ئیختیار کا بڵێ ئەمەم بۆ بکەن بەلەحن ئەزانی نەوژینیان یەک شت هەیە لێرەیە ڕاستە هەنگاوەکەیان ناوە هاتوونەتە دەرەوە بەس بەڕاستی لە دەرەوەش ترسێکی زۆریان هەیە لە خودی ناوەوەی خۆیان ئازاد نین ئازاد نییە چونکە ئەترسێت لە قسەی کۆمەڵگا من لێرە بۆم پێم وتم ناتوانێت هەستی ڕاستەقینەی خۆی لە ناو تێکستێکە جێ بکاتەوە من هەستێکم هەیە هونەرمەندم ئەچمەلای ژنە شاعیرێک پێڵم ئەم هەستم هەیە بابزانم من تۆ لە کوێی دێڕەکان تاتوانی جێگەی بکەیتەوە بۆی من بتوانم لێرە لە میلۆدیەکە ئەزمموی بکەم ئەم بوێریە نییە ئەم بوێریەمان نییە دیسانەوە گەڕینەوە سەرەوەی کە ترسیان لە قسەی کۆمەڵگا هەیە ترسیان لەوە هەیە کە قبول کراو نەبن جانێکا باشتر ساکارجان دەست خۆش بێ لە ڕاستیە هەر خۆی تایتڵی ئەم باوسەت کە هێناوتە سەرنجڕاکێشە ژنان بۆ گۆرانیەڵێن گەلێ وەڵامی هەیە گەلێ بۆ چوونی هەیە بەڵام زۆر بابەت وت لە سەر ژنان لە کۆنەوە تا ئێستا ئێمەی کورد ئەگەر سێری مێژووی خۆمان بکەین بە تایبەتی مێژووی هونەریشمان زۆر کورتە زۆر دوور و درێژ نییە ژنانی کورد لە سەرەتاوە ناڵێن بەشدار بوون زۆر بیوەرانەش بەشدار بوون ئەو دەنگانی لە ژنە پیا بوو لە سەرەتا وەکو مریەم خان وەکو باس کرا گوڵبەهار لەگەڵ ئایشەشان لەگەڵ دایکی جەمال و زۆرتر لەوانەش کۆنتریش بەڕاستی ئەوانە دەنگێکی بیوێر بوون دەنگ بۆ لەناو کۆمەڵگا جێی خۆیان کردەوە ڕەگمە ئەوەی ئەو سەردەما سەردەمێکی کەبوو سەردەمێک و جیاواز بوو لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دینی لە ڕووی هەموو بابەتەکانەوە زۆر جیاواز بوو لەم سەردەمەشا کە ئێستای بینین گەلێک ئازادی بەرپا بووە بۆ ئەوەی کەوا ژنان بێنە پێشەوە گۆرانی بڵێن بەڵام سیرەکەی بە شێوەیەکی زۆر لاواز هاتوونەتە پێشەوە یعنی ئەو قووەت و جورئەتە نییە وەکو کوڕەکە کە ئەچێتە پێشەوە گۆرانیەکان ئەڵێ ئیتر ناسان ئەمە لە نایخی خۆیەتی یاخو کۆمەڵگا وای لێ کردووە بەڵام بە حقیقت دەربڕینە دەردی تۆوتێ دەربڕینە بێت دەربی ئەو هەستەی لەلایەتی دەری ببرێ و ڕێگاش فراوانە یعنی ئێستا ئەو ئیمکانێتی ئێستا هەیە بۆ ئەوەی کەوە ئەو دەنگانە بێنە پێشەوە و ژنان وەکو پیاوان دەوری خۆیان هەبێت لە گۆرانی وتنە بەڕاستی بۆ هەیە و جێگەی خۆی هەیە لەبەرەوە سەردەمێک جیایە ئەم سەردەمەکەواتە هەموو سەردەمەکان بێری خۆی هەیە یەک ئاماژەی بچووک کە وتی من بیرم کەوتەوە لە هۆڵندا هونەرمەندێک لەوێ بووم لی پرسییم وتی خالید ئێوە خێزانەکانتان زیاتر بەلای مناڵتان کە گەورە ئەبێ و یا ئەڕاتە بواری پێگەیاندنەوە زیاتر حەز لە چی ئەکەن بۆ چی ئەیبەن
من هیچتم وڵا یەکەم شت هەموو حەزەکەم مناڵەکەی بێ بە دکتۆر وتی ئێ وتم دوای ئەوە وتم مهندس دوای ئەوە تە زۆرم وت ئەوەی هونەر بێن نەموت لەوێ سەرنجی ڕاکێشا کابرای هونەرمەندی هۆڵندی وتی خالێت ئەی هونەرێ لەبیر چوو هونەر لای ئێوە چییە؟ وتم وەڵا لای ئێمە هونەر لە دوای دواوەین و دایک و باوک زۆر بایەخی پێنایە چ بە کوڕ چ بە کچیش وتی سەیرە لام سێری وڵاتی ئێمەکە وڵاتێکی بچکۆلەین بە دوو هونەرمەندمان بارودۆخی ژیانمان زۆر گۆڕاوە ڕامبراند لەگەڵ ڤانکوخ بە ملیارەها دۆلار ساڵانە ئێمە داهاتمان هەیە بەهۆی ئەو دوو هونەرمەندەوە ئەم گەڕەکە سیرکە وەرە ئێستا 500 دکتۆری بۆ دەرێهێنم 500 مهندسی بۆ دەرێهێنم بەڵام هیچیان ناگا بە ئاستی ئەو هونەرمەندانی کە ئێمە هەمانە هونەر زۆر گەورەیە زۆر جا لەبەرەوە ئینسان دەست خۆش بێکە ئەمە ڕوژان بۆمان بەڵام ئەگەڕێتەوە بۆ ناخی ئینسانی خۆی کە چی بکە و چۆن توانێ خزمەتی ئەم نەتەوەی بکە و بە بیۆرانە بیکە دەست خۆش بێ دەست خۆش بێ ساکارهان ئافرین تەکەمەمە دوم جارتەکە بابەتی هونەری تەقدیمەکەی بەگشتی بەڵام من پرسیارێکم هەیە لەگەڵ ئەم شتانی کە تۆ باست کرد کام هونەرمەندی ژن پێ ئەڵێ ئاوەزدانەر کام شاعری کورد ژن پێ ئەڵێ شعری ژن دابنێ کام ڕێنجەکات کام گۆرانی ئەڵێت کام تێکسەکە هەڵەبژێرێ تا ئێستا ئەوەی من دیومە لەگەڵ ئەو ئەزمونەی هەمە لەگەڵ گروپی کیژان و لەگەڵ زۆری تریا لەحنەکە ماوە تێ کەلیماتەکەش من بۆم هەڵبژاردووە ڕەنگە کەلیماتەکە مۆفەق نەبوو بووم وەک پێویست هەڵبژارد بێ چونکە نییە کەرتی کانداریشتێن لەگەڵ کەژاڵ ئەحمەدا شاعر وتم باشە هەردی ئەڵێ هەموو ڕۆژە لەبەر سێری بتی ئەو بە ژوو باڵایە لەسەر ڕێ ئەوەستم تاکوواوی وتم ئەوە بە زمانی کچێک بڵێ بۆ کوڕێک لاوەی بوتم زۆر جوانە ینی کە داوا بکەین شت هەیە بوترێن بەڵام خۆمان ئیقداممان نییە یعنی هەنگاومان نییە بۆ ئیشانە بیکەین هەوڵی بۆ بین بەریسەت گۆرانی بێژەکانی کەوانی کەوا هەمانە گۆرانیان وتووە زۆریان کە سوکاریان تەرجیع ئەوەنی من دیومە تەرجیع کرداوە تەرجیع کراون دەزرێنراوە بە ڕووی کچێکەوە کە ڕۆشین وتوانە بابێ لەگەڵمانە گۆرانی بڵێ یا لەگەڵمانە ئیش بکە یا لەگەڵمانە کار بکە بەڵام ئەمە ئایا تابێتە بە ئێمە یاخود بە گشتیە ئەمە لەگەڵ گروپی کیژانە مامۆستا لە بەرەوەی ژینگەکە ژینگەیەکی کچانە بوو پێش ئەوەش هەروە بووە داخل لەوە پێشوا بووە مەسا تیپی سێمانی کچان لەگەڵمانە ئیشوان کردووە ئیشی کردووە لەگەڵمانە کە ڕۆشین بۆ هەر کەسێک کە خالی دانیشتووە باوکودایەکەی مادام لەگەڵ ئێوایە بەسەر چاو بەسەر ڕۆ یعنی ئەم قسانە هەیە شانە هەیە بەڵام بابەتەکەی تۆ تەقدیم کرد تێکهڵاوە بوو زۆر ئەوەی تۆ یعنی هەمە ڕەنگ بوو هەمە شێوە بوو یعنی وا لێگەر ڕێگریتیا بوو بۆ ژن کە بتوانێت بێتە ڕێگری هەیە مامۆستایان ڕێگری هەیە بۆ ژن و ژن خۆشی بەشێکە لە ڕێگریەکە ئاخە ئەوە خۆی بەشێک بێت ڕێگرەکە شتێکیکەیە بەڵام زەمینە خۆشە ئێمە سەردەمێک مۆسیقەمان لێ بۆ پیاو بووین مەسەلا کاخالیدی ئاگارە ئەمە چووکە هاوڕێتە منین ئالەتی کەمانمانە بەر بەربارانیانە کردین لە دوای بیرمان کردووە لە جەریدەمانە پێچاو ئەمان هێنەوە بێ مشکلە هاتین و ئەڕۆشتین یعنی ئەوە بۆ کوڕ ئاوا بوو اینجا بۆ کەجە وایە چی بۆیە بەڵام لە مەخریا دوای پەیمانگەی هونەر جوانەکان کە دروست بوو ینی من ئاگام لێە تەلەبەی وا هەیە بە تەکسی هاتووە تەکسیەکە وتێتی مادام تۆ هونەرمەندی تۆی حسابی لەگەڵا وەرنەگرتووە ینی ئەمانە زۆری فەرقەمانە تەفاسیلی شتەکان ئەگەر بڕێ ناوی زۆر شتی ورد هەیە کەەوە شتی جوانە بەری سەد ئافرەتەوە یعنی من زۆر لە حەزاتێکەکە لەگەڵ تیپی کیژانە قەت بیرم ناچێتەوە لە سۆران یەکێکمان لەگەڵا بوو بۆ بەیانی مێردەکەی هێنای لەگەڵیا مناڵەکەی هێنا لەگەڵیا بێشکەی لە خۆت لە ناومان لە ناو جەماعەتەکەەوەی بێشکەی ڕایژن لەو لاوە مناڵەکەی بۆ بەخێو کرد ئەماتۆت سەر شانۆ ئەنی ئەو جور ئەدنەبێت چییە ئەگەر ئەوە ڕێگە پیان نەبێت چییە ینی ئەم شتانە هەیە زۆر نە مامۆستا هەیە و دڵنیام لەوە من خۆم ئەزمموی ئەمەم کردووە لە ناو گروپەکانە ناو گروپی کوژانە ئەمە ئەزممان زۆر بۆ بەڵام بۆ باشوور ئەمە کەمە مامۆستا ئەمە لە سلێمانیا هەیە بڕۆ ئێستا تۆ لە هەولێرە ئەزمموی ئەم نییە ئەمە نییە لە هەولێرە زۆر کەمە یەکشت بەدادە ساکار بڵێم
هەموو شتێک لە نقطەیەکۆ دەست پێەکە وەختی خۆی ڕێگری هەبوو زۆر لەوەی پەیمانگای هونەری جوانەکان بکرێتەوە ئیسا هەموو شارەکان پەیمانگای تایە و کۆلێجی هونەری لە هەموو زانکۆکانە هەیە کاکە لە هەنگایەکۆ دەست پێەکە ئەو هەنگایە تۆ مصیڕە لەسەری بەردەوامە لەسەری سە گروپی ژانی تریش دروست بووە گروپی تریش دروستە بێ داهات و یعنی ئەمانە هەمووی ڕێخۆشکردن بۆ ئەوەی کەوا تەشەنە بکات یعنی نەک هەر لە سلێمانی هەبێ با بچێتە هەولێر با بچێتە وەختی خۆی لە هەولێرکەوە گروپیان دروست کرد هینی کیژان ئەوانە بۆ منافەسەی گروپی کیژانی سلێمانی بوو یعنی ئەو وەختە لە مێرجانی بەغا کە بەشداریە بوون بەڵام ئەگە بێتە سەر سەیری محتەوایەت کەی محتەوایەت هەر هیچ نییە هەیمینە عەمر مینە و چی و نازانم چی و ینی با قسەیەوەت کە هیچ زمانی کچ نییە ئەبەدەن ینی هیچ زمانی کوڕ ئەگەر بێڵێ بەڵام گۆرانی بۆ ئەوتە ئێستش تا ئێستش بعضی گۆرانی هەیە کە ئەوتێ جۆنانەوەی بە ئەمە کچوتێتی یا کۆڕوتێتی یعنی مجتمعی ئێمە مجتمعێکی ریتمەتیکە ناگەڕ وەکو مجتمعی میسری نییە دانیشێ جوگرێت لە محتەواتی گۆرانەکان لیچیا تۆ ئەڵڵاه بەچی ئەڵێ لەگەڵ و کولەحنا یعنی خۆی بیرەچێتەوە لە ناو تێکسەکە و لە ناو ئاوازەکە بەڵام لای ئێمە مجتمعی ریتمەتیکن من نمونەیەکی بچکۆلێ بۆ باسەکەم لە یادی هینەکەم لە یادی ڕۆژنامەنووسی کوردیە لە پاریس کرا کۆڕێکمان هەبوو لەسەر مەسەلەی سرودی نیشتیمانی من و عومەر جەی بووی دانیشتووین مەوزوعەکە هاتە پێشەوە وەالحاصل لە مەوزوعەکە پرسیم وتم ئێوە کەم قسانەکەن و گوێ قوڵاغەکەن بزانین چی ئەڵێن چی ناڵێن سبێنێ ڕەتفیعلەکانە بێ بوو ئەمە ئەمانە وتم چەند کەس ڕەقیبی لەگەڵا 300-400 کەس زەقاعەکە بوو قەناعەتی بێت 3 کەس دەستی بەرز کردەوە تی بێڵێن ئەوانی کە هیچیان هەر دیێڕ یەکەمیان لەبەر بوو ئەی ڕەقیبەر ماوە قەومی کورد زبان ناشێندانی تۆپی زەوان و کەس ناڵێ کورد بووەوە هەر ئەوەی لەبەر بوو ئەوانی کە پاش پێشە بوو بوو گەڕە لاوژە ئەی باشە کە تۆ لە عانێکە گۆرانی ئەڵێیت بە ئەحساسی خۆت گۆرایڵی نابێ بزانانی چی ئەڵێ نابێ بزانانی ئەو تێکسی هەڵبژاردەوە معنای چی باسی چیەکە لە چی ئەدوێ ینی ئەم ناو عشتانە ناو کۆمەڵگای لە حتا لە ناو کوڕەکانە وارد نییە جا لە ناو کچەکانە بێ بۆیە ئەڵێم ینی ئەمانەوێ هێشتا زۆرمانەوێت بۆی هەنگاو بنین دەستی خۆش بێ لەش دەست خۆش بەوە مسانۆر کاک ئەحمەد لە دوای ویستی قسە بکات ئەگەر مایکەکەی بۆ بن ساکاریان دەست خۆش ئیشێکی زۆر زۆر جوان بوو بەس من زۆر لەسەر بابەتەکە وەکو ئیشەکە کە ئیشێکی باشە کردووە ناڕۆم بەقەدەرەوەی ئەگەر بیری بێ بە پاسێکاتینەوە لە مێرهەجانی مەدا تیپی کیژان هەمووی ناو پاسەکە بە خۆشبەختانە من و دووسێ کوڕیکەش لە پاسەکە یاون هەر هەمووی گۆرانی بێژ بوو یعنی کەسی دەنگ ناخۆشیتیان نەبوو تیپی کیژان بۆچی لە عەزف زیاتر کەسیان نەبوون بە گۆرانی بێش ئەو پرسیارە حەقەوە لە خۆتانی بکەن لەوانەیە خۆش بۆ لێکی زیاتر بۆ لەو دووسێ گۆرانی بێژە زیاتر کەسیکیان نەبوون بە گۆرانی بێش کە لە ناو وەسەتە فەنیەکەیان تۆ خۆش لێکێکی لەوانە کە زۆربیان دەنگیان بە باشی دەنگ خۆش بوون یعنی هەمویان ناو نابم بەس هەمویان ئەبوون بە گۆرانی بێژی باش یعنی ئەم پرسیارەیەوە خۆتان لە خۆتانی بکەن ئەمە یەکچووکەوە ڕێگریتان نییە و زۆر بە ئازادانە کارێکی هونەری زۆر زۆر جوانتان کردووە و بەڕاستی لە سەردەمی کۆنیشە کیژان هەر بە باشی وەک مامۆسانۆری بەڕێز ئاماژەی پێە ڕاستە کۆنتێنتیان خراببوو بە زەوتی پێی هەولێر زۆر بەجەریئی ئەو مەجموعە گۆرانە جازوڕۆکەیان وت و لە هەشتاکانی شابوو کاکنیاز باسی خات و پەیمان عومەری کرد کە یعنی گەشتە مساواکی زۆر زۆر گەورە دوای ئەوە تۆ گەرباسی ڕێگری بکەی هی کەلتور بۆ پیاوی ژوایە یعنی با نەبێ بەوەی کە بابەتێکی ڕێکخراوی ژنانە من بۆ خۆم کە سوکار قبوڵیان نەبووە کە تەمسیلم کردووە زۆر زۆر تابعیش بووە و یانەشان کردوم لەسەر ژووری سەربان پرۆڤە مەکرانەوە تیۆمان شێت بووە بۆ پرۆڤەی گوڵعومەر مەکرد لە نەوەتەکانە هەروو شێت بۆ تێک چۆ گوڕەمان یعنی بۆ تۆ ژوایە بۆ منی ژوایە دوای گۆرانی باش و خراپ گۆرانی بێژی پیاو هەیە گۆرانی خراوەڵەیەک نییە قژلولکەی گۆرانیە یعنی بۆ تۆ قەینا بەس یعنی یعنی کۆنتێنتی تیان نییە کچیش هەیە گۆرانی بەسەر ویسکی و عارەقاڵ یعنی
بابەتەکان کراوەتەوە یعنی ئازادیەکە خۆت ئەیسەپێنی تۆ بەڕێکیشی خۆت بکە ئەو زەرەری لە تۆ ئەیرێوەکو خانمێک لە منیژە ئیرێوەکو پیاەک ئەو کۆمنتە خراپەی بۆ تۆیت بۆ منیژێ تکایە بەردەوام بن دەنگیشتان خۆشە شتێ بڵێن. زۆر سپاس. هەمویان هاوبەشن ژنەکان هەمویان هاوبەشن لەوەی کە ترسێکی گەورەیان هەیە لەوەی کە گۆرانی بڵێ هەمویان مەجالیتیانە ترسیان هەیە ئیتر بۆیە ئەمە دواتر لە یەک دنیاشتی ترا ڕەنگەیاتەوە لە تێکست و لە میلۆدی و لە هەموو شتەکانەوە خۆشیان بەشێکن لەو پرۆسەی کە ئەتوانین بڵین زۆر هینیان بەخۆیان نایەوە بەهرەیان بەخۆیان نایەوە. بەڵێ پەیوەندیدارە بە بابەتی ڕۆشنبیریەوە ئیتر کە ئەڵێ دەنگم خۆشە ئیتر دەنگم خۆشە ینی من ئیتر جیاوازترم بۆیە ڕەنگە دیوێکی تر نەگرێت کە بابەتی ڕۆشنبیریە و کە ئەبێ دوای بکەوێت. سپاس بۆ کاک ئەحمەد کەیتر گەر سەرنجێکی هەیە ئیزافەیەکی هەیە بۆ قسەکان خەرمە هونەرمەندەکان نایانە قسەی ئیزافەیەکیان نەبێ لێرە دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان وەک لە سەرەتاشە و تەمەم دیدار و گفتوگۆیانە ئەگەر وەڵامی هیچ شتێکیش نەیەنەوە لانی کەم تێگەیشتێکی نوێ هەنگاوی نوێ بۆ تێگەیشتن دروستەکەن و دەرفەتەیە بۆ ئەوەی کە بزانین سەرنجەکان لانی کەم لەسەر بابەتێک چییە. ئێستا هەر لێرە ینی سەرنجی جیاواز هەبوون کەمە ئەم کۆبوونەوەانە گرنگتر و بەبایەخترەکە. سوپاسی ئامادەبوونتانەکەین بە هیوای ئێوارێکی خۆش بۆ مولا. سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر سپاس. Eternal persi bam kara